بەڵێ لەگەڵتان بەردەوامین بەداخەوە هەواڵێکی ناخۆشمان پێ لە ئێستادا کە فۆتۆگرافەرێکی شاری سلێمانی فۆتۆگرافەرێکی دیێرینی شاری سلێمانی محەممەد ئەمین قادر ناسراو بە مامەحەمەی فۆتۆگرافەر کە لە شاری سلێمانی ماوەی 7 ساڵە کاری فۆتۆگرافەریە کات و لە چوارتاوە هەتا دواتر کارەکەی هێناوەتە ناو شاری سلێمانی و چەندین جار وەکو بەرنامەی ڕۆژێکی نوێ بانگێشتمان کردوتە ناو ستۆدیۆ ماوەی چەند مانگێک بەر لە ئێستا بانگێشتمان کردە ناو ستۆدیۆ و بەرنامەمان لەگەڵا کرد تایبەت بە ئەزمموی کارەکانی و لەگەڵەوەشە بۆ بەرنامەی فۆتۆگرافەری بانکراوە و بەرنامەی تایبەت بۆ ئەزمموی ژیانی فۆتۆگرافەرەکە وێنەگرافە کراوە و باز لە کارەکانی کراوە هەر لە چوارتاوە کە دەستی کردەوە بە کاری فۆتۆگرافەری هەتاکو شاری سلێمانی و لە ئێستاشدا بەداخەوە ئەمڕۆ بەیانی ئەمڕۆ 21/2025 گیانی لەدەستدا لە تەمەنی 85 ساڵیدا. باڵێ بەداخەوە هەواڵێکی ناخۆش بوو کەسێک کە ساڵانێکی زۆرە خزمەتی زۆری کردووە بە هوەری فۆتۆگرافێری و ئەم دیمەنانە کە ئێوینن تایبەتە بە بەرنامەی وێنەگرافی لە بەرنامەی هاوکارمان بەرزان کە چاوپێکەوتنێکی لەگەڵ بەڕێزی ئەنجامدا بوو ئەمەش دیمەنی ئەو دوکانەیە کە ساڵانێکی زۆر لەم دوکانە فۆتۆی گرتەوە فۆتۆکانی شۆردووەتەوە بە گرتنی ئەو فۆتوانەوە بە چرکاندنی کۆمەڵە یادگاری لای هاوڵاتیان دروست کردووە کە ئێستا لاانێ ئەگەر زۆر کەس بزانێت ئەو فۆتۆی ڕۆژێک لە ڕۆژان لە لای مامەحەمە چرکاندوویەتی ئێستا ئەو کەسێک کە ئەو یادگاری بۆ ئەو تۆمار کردو لە ژیانەمەوە بێگومان ئاخێک ئەمێنێتەوە بۆ ئەو کەسە بەڵام چی لەوە جوانتر کە کەسێک ئەگەر وەفاتی کرد و ماڵاوی لە ژیان کرد یادێکی جوان لە دوای خۆی بەجێبێ هەڵ یادی شاد بێ. مامەحەمە بانگمان کردە ستۆدیۆ بەرنامەمان لەگەڵا کرد لەسەر وێنە ڕەش و سپیەکان بەرنامێکی تایبەتمان بۆ ئەنجامدا کە بەچێژەوە باسی وێنە ڕەش و سپیەکانیە کرد و 7 ساڵە کاری فۆتۆگرافەریە کات لە یەکەم ساڵی کاری فۆتۆگرافەریەوە کە دەستی کردەوە بەم کارە هەموو ئەو ئامێرانی هەموو ئەو کامێرانی کە لە کاری فۆتۆگرافەریە بەکاری هێناون بێگومان لە شوێنێکی خۆیان پاراستوێتی و بە ئێستاشەوە هەموو ئەم ئامێر و کامێرایانە ماونەتەوە و پارێزگاری لێکراوە ڕۆحی شاد بێت سەرخۆشی لە بنەماڵەی مامەحەمەی فۆتۆگرافەرەکەی.